بەر و گۆدارن ڕووداوێ لە هەر جهەکێ هول لێبن ئیرو تاکسی ڕەمەزان ئەم ئانینە جهەکێدن ئەم ئانینە دناوا جەرگێ هەولێرە پایتەخدا لەوەکە هوند بینن دناوا ئەvê کومەلگەهێدا ڕێ نوێوەکێن گوندانن ئەمێ ناوا کومەلگەها گوندێ زانکۆیەدا لە پرزگرێکا وان بگەڕن لەوێ دەرێ دەرەتر ji 1000 خانیان پرزگرێکا وانیا هاتن و چوونێ هەیە لە زستانێ دبە تەقن و هەڕی لە هاوینان jî دبە تۆز و نکارن هاتن و چوونێ تێدا بکەن ji ber wê yekê jî taksî ڕەمەزان ئîro dê li peyî pirzgirêka wan bigere. گلیم ئەوەیەکەوە جەنابتان بە چای خۆتان ئەیبینن کەوا ئەمە قەری زانکۆیە و مامەسای جامیعەیە و مامەسای جامیعەیش ماوەیەکی زۆر خۆیمان و کردو و هەتا گەیشتە ئەو مەرحەلە و ئەو مەرتەبەیە تۆ جەنابەت ئەیبینی مامەسای جامیعە لەم شێوە ئاژیتکەوە بە هاوینە شوێنەکەی خۆڵ تۆز بە زستانی شاقڕ ئایا ئەمە نە ساڵێکە نە 2 ساڵە نە 3 ساڵە ئەمە چەند ساڵێکە ئێمەوە معاناتمانە هەیە بەس من پرسیارێک لە لێپرسراوەکان دەکەم ئایا ڕەوایە محلەیەک لە ناو جەرگەی هەولێر کە بە پایتەخت دادەندرێتن کەچی چەندین محلە بە کیلۆمەتر لەمە دووتر لە گوندەکان قیر ئەکرێ بەو نەبوونەی ئێستاکە کە دەرێ قەیرانی دارایی هەیە چەندین محلە قیر کراوە ئایا ئەمە ڕەوایە ئێستاکە ئەم محلەیەکەوە لە نوخبەی بەرزترین نوخبا لەم مجتەمەعا لێ تێدا دەژیتن لە مار لە دووپشک لە جورت هەر هەموو ئەو شتانە ئەبینین ئایا ئەمە ڕەوایە ئەم پەیامەی من بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمە بۆچی چونکە ئەو دەست پێشخەری کرد ئەم ئاردانەی بۆمە دابین کرد و کار ئاسانی بۆ ئێمە کرد باشە تا ئێستا مەسەلەن چ حادیسەیەک دروست بووە دوو پشک پێوەدان بەڵێ ڕوویدایە لە محلەکان بەڵام محلەکە بۆی گەورەیە چەندیشت و پێوەدان ڕوویدایە هاتە ماڵە ڕوویدایە کەچی ئەمە شاردیتمانە ئەوانە لە خێزانەکانی خۆمان شارتەوە بەڕاستی چکەگە برێنەوە دیتراهە نامینێ لێکانە تا ئێستا مشکلەی ئەم گەڕەکە حەل نەبووە گەشتە حالەتێکی ئەو قەیرانە بۆ سەبەبی ئەوەی کە ئەو پرۆژەیە وەستا سەرەتا خۆی لە هەندێک فەنیاتەکەش وەکو سەرۆکی بەشێدەریش بە ئاماژەی پێکرد لەم دیزاینەکەش هەندێک کێشە هەبوو گرفتی دیزاینیان هەبوو هەتا ئەوش کەوتە کێشەوە هینان و بەردن هەتا ئەو کێشە حەل بوو دوکەوتینە قەیرانە و خێرانە بۆ سەرەوەی کەەوە پرۆژانە و سەدان پرۆژیانی هەزار لە شارەوانی بە سەدان پرۆژەمان هەیە وەستاوە وەکو حکوومەتی هەرێمیش بە هەزاران پرۆژە خەیران بۆتە سەبەب بکە کارەکان نەوەستاوە و نەتوانرا تەواو بکرا ئەمانە ئێستا مەسەلەن لە زستانە ئەمە ئێستا ئەوەندە هەست پێ ناکەن ئێمە لە ناو سارەن ئەودیو هەیە بەڵام لە زستانە مشکلەی گەورە دروستە بێت لە هاوینە ڕەمەزانە کێشەی کیان هەبوو وەختی ئێمە هەر قوڕ بوو بە حالەتەکان خۆیان چارەسەریان کرد لە خۆیان لە قوڕەکانە زاهیداوە بەڵام ئێستا وەکو جەنابە دەڵێ زستانە و دێتەوە ئەکید زستان تۆزی ناخۆشترە بۆیە هەندێک حەلی معنەویان بۆ کۆمپانیەکان دەنا زۆری کێشەی مودیان هەبوو لەسەر مودە ئەو بیدات کێشەی پارە نەبوو زۆربەی کێشەی مودیان هەبوو قەرەبوویان کردنەوە بە مودە بەندە 2000 لەگەڵ کۆمپینسێتی بەڵەندەران وتم کاکە ئێوە داوای پارە بکەن ماوە کێشە نێ بۆ ئێوە پارە داوەکە بە پارە ئیشەکانتان دەکرێت ماوە چی ئیسفادەی بۆ ئێوە بۆ قەیرانەکە بەردەوام بوو ماوەکی تریاندا قەیرانەکە بەردەوام و ئاخیرشت کێشەتی بەڵەندەران کۆبووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان خودی کاگنێ چرک ئاخۆبا لە کۆبنەوەکە دانیژبوون و زیاتر لە ڕێگەیانەکان باسکرا بڕیارێک درا بە 90 ئەو پرۆژانەی کە کۆمپانیەکان لە توانەی لە داراییان کەس بوو یان لاواز بووە دەتوانن کۆتایی بە پرۆژەکانیان بێنن بەڵام لێرە شەرتێکی بۆ ئێمەدانا ئەوێ ئەبێ کۆمپانیا داواکاری پێشکەشکە چکە ناحی قانونی ئەمە گرێبەستێک مۆرکراوە لەسەر هەموو پرۆژەیەک ئەو گرێبەستە هەندێک حەقی تێدایە بۆ کۆمپانیا بۆ مقاولەکان و هەندێک حەقیشی داوە بە خاوەنکار کە وەزارەتەکانە لێرە ئەگەر ئێمە خۆمە کۆتایی پێبین ئەو کۆمپانیا لەوانەیە داوای قەرەبوو لێ بکە بەڵام لە کتابەکەی ئەنجومەنی وەزیران سولا ئەبێ کۆمپانیا بەڵێنامە بڵێ بڵێ داوای قەرەبوو ناکەم کەواتە لێرە ئێمە بەستراینەوە دەستمان بەستراویشمان پێراکە مامۆستایانی شەخی خۆیانە بەڵام ئێمە شەخی خۆمان
خۆی ئێمە زۆر باسی قەیرانی دارایی دەکرێتن بە تاکید ئەمە ڕەچاوی باریداری قەیرانی دارایی دەکرا ئەگەر هاتوو ئەم پرۆژەیە لە ساڵی 2015 دەست پێ بکرابە ئەم پرۆژەیە لە ساڵی 2009 دەستی پێکردەوە قەتعکە لە هەزار لە بیدایەتی بەگەڕەکەەوە هەیە ئەگەر هاتوو لە ڕووی تەقسیری قانونی و بیتن ئەمە لێکانە بحقت ئێمە مامۆسای زانکۆین ئێمە نازانین ئایا چێ بەرپرسیارە لەو تەقسیری بەڵام ئەوەی کە بەساوی خۆمان دەدیت کە هەموو کەسێکی سادە دەزانیتن ئەو مقاولەی کە ئەم کاری پێس پێدرا بوو مقاولێکی مقصر بوو لەبەر ئەوەی ئەو کارانە نە لە قووەتی ئەودا بوو ینی ئەو پرۆژە مەزنا کە بریتە لە قیرتاوکردن و دابینکردنی ئاوەڕۆ بۆ هەزار خانوو گەڕەچێکی هەزار خانووی بەڕاستی لە قووەتی ئەو بەڕێزەدانە بوو ئەو مقاولە مقصرەدانە بوو لە نێوان دوو کەوانە بە هەموو شێوازێک مقصر بوو لەبەر ئەوەی ئێمە بەچاوی خۆمان دەدیت لە ڕۆژانە چکە لەبەرەوەی ئێمە وەکو مامۆسانی زانکۆ لە 2012 ئەم پرۆژەیەمان ئیسلام کرد وەکو خانووەکان لە مانجی 6 2012 تەواو بوو هاتینە ناوخانیەکان ئەوانێک هاتن هەش بوو زووتر هاتە ناوخانیەکە من بە حاڵی خۆم لە ساڵی 2004 داهات کاتێک کە هاتی قەیرانەکە هێشتانێکە ئەگەر بەهاتایە لە سەرتاوە مقاولەکە بە دوواداسوونێکی باشی بۆ بکرابایە لە سەرتاوە من لەو قەناعەتەمە کاتێکە قەیرانەکە دەستی پێ دەکرد 115 دەما ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان کارەکەی بەڕێک و پێشی ئەوەندەی دەما دەتوانێت تەواوی بکات هیچ کەسێک نییە ئەوەی کە کرایە هیوادارم ئەم مسەوەرە ڕسمی بەردەکە بگری ئەم بەردە لە بەپارەی خۆمان وەگرایە ئەو بەردە بۆ ئەوەی کەوا کەمێک لە قوڕیزستان ئەم بەردە هیوادارم ڕووی کامیرەکەت بخەیە زەویەکە ئەم بەردە بەپارەی خۆمان کرایە کەسی ئەم پرۆژەیە بریتی بوو لە قیرتاوکردن و ڕەسیفکردن تەنانەت نێوان خانووەکە و ڕەسیفەکەش دەبایە سەبە بکرێت ئێمە لە مەرحەلەی گلەی چوینە دەرە حەقیقەتەن ئێستا هاتین مەرحەلەی محاسەبەکردن چی مقصری ئەو بابەتە لەبەرچی خەدەمات بۆ نەکەر خەدەمت خودی خانووەکانیش جێبەجێکردنی خودی پرۆژەکە وەکو خۆی وەکوی کە سەرۆژ حکومەت دای نابوو اینجا خەدەماتیت کەش لە ئاوی لە کارەبای وان ببینی کە دڵێن ئاو هەیە ئاو زیاد لە 1000 جێ کوم بووە زیاد لە 1000 جێ بەبێ مبالغە زیاد لە 1000 جێ کوم بووە چاکرێتەوە کارەبا ئێستا عمودمان هەیە ناوەندی زادە ئێستا لە هزار ناوەندی زادە کارەبا ناوەندی زادەیە عمودتان هەیە بە تێلەکەی ڕاوەستە عمودمان هەیە جا پرۆژەکەش خودی پرۆژەکەش ئێستا 160 ئەوەی کە ئێستا دەیبینێت تۆزە تەرتیبەوە بە پارەی مامۆستا خۆی کردی جا ئەمە لە مەرحەلەی گلەی چوونە دەرێ ئەمە ناڵێم وەزارەتی شارەوانیش ئێمە هاتنێ مەرحەلەی محاسەبەکردن بەڕاستی خودی داوای ما خودی ینی ئاراستەی داوای ئێمە لە بۆ سەرۆژ حکومەتە تەنیا کەسی ترنا ئێستا ئێمە بەڕاستی مامۆستانیش کوبلۆ لەبەرچی خەڵک نای لەبەرەوەی خەڵک مەیوز بووە خەڵک بێزار بووە جان باسی کەمکوریت کرد پرۆژەیە کەمکوری لە بیدایەتەوە هەبووە ئەفونکە جاری تریش پێم وتن و مامۆستانیشم لەگەر نەورۆزخانی قسەمان کرد ناسنەوە سەربابەتی ئەو پرۆژەی دیزاینەکەی لە ئەوەلەوە چۆن کراوە بەهەڵە کرا عقدێک بوو عقدەکە گۆڕە باسی ئەوشتانە ناکەن هێشتا نای ئەو مۆزوعانایە ئێمە پرۆژەی وەبەرهێنان دەبینین هەموو پرۆژێکی وەبەرهێنان ناو سیازی پرۆژەکە لەسەر وەبەرهێنەرەکەیە ئێوە بە باسی ئەو بابەتە ناکەن بۆ دیخەنە سەرقالبی حکومەت و کاگنێتی من دەبایە کاگنێتی ئەو پرۆژ ئاگدار بە کاتێکە نەورۆزخان بەرپرسی وەبەرهێنان بوو لە یەک دقە عفوکە کاتێکە نەورۆزخان وەزیرش نەبوو بۆ خۆی بەرپرسی لقی پێ دەڵێن وەبەرهێنانی هەولێر بەڕێبەتی گشتی هەولێر نەورۆزخان بەرپرس بوو من چوومە لای نەورۆزخان نەورۆزخان ئەو پرۆژێ و بەرهێنان نیە چکە پێش بۆ بەرهێنان گوتم ئەگەر بکرێ بزانن شتێک ببینەوە ئەو پرۆژه ئێمەش بێخنە ناو وەبەرهێنان ناو سیستەمی وەبەرهێنان پاش هەفتەیەک چوومە وەلای گوتی وەڵی ناکرێ من قسەم لەگەڵ عەزەدین بەرواریش کردو کە عەزەدین بەرواری بە وەختە جێگیری سەرۆکی حکومەت بوو ئازاد بەرواری عفوم کە ئازاد بەرواری بوو گوتی قسەم لەگەڵ ئەویش کردو وتیان کاکە لەبەرەوەی مقاولبەری گرتووە گوژمەکەی بۆ تەرخان کردەوە ئەمە ناتوانین بێخین ناو بەرهێنان وەبەرهێنان پاش ئەوەی ئەلانی ئەو پرۆژەکە ئەو پرۆژە دەستی پێکردن وەبەرهێنان مەشاریعی وەبەرهێنان بۆیە ئەو وەبەرهێنان تەنیا خانووەکان درایتە مقاول
خانوەکان بەس خانوەکان مامۆستای زانکۆ لە کولیەکەی خۆی بانکرا بۆ سەرۆکایەتی زانکۆ کاکە تۆ مەشمولی بە ئەم پرۆژەیە مامۆستای زانکۆ بڕی ئەوەندە پارە بینە 8 دەفتەر و 32 وەرەقە ئەو بڕە بەس بۆ خانوەکە بوو 5 دەفتەر و 32 وەرەقە بۆ پرسیار ئەو بڕە پارە بەس بۆ خانوەکە بوو ئەمەی کە بۆمان هاتیە خەدەمات لەگەڵ هەموو خانوە بانکرایتە بێ دەرگا ئەبێ هەموو شارەکان دروست دەکرێت شار جادەکە لەگەڵ ئێستا ئەمان مۆزوعەکەمان بابەتەکەمان پرۆژەکەیە مامۆستای زانکۆ ئەگە بەبێ لەسەر ئەوە عەفوکە کە دیزاین ئەم ئەو بابەتە عیلاقی بمەوە لەناو حەلەقەی بازنەی مامۆستاجان ئەم ڕۆژە سێ چوار مامۆستا هاتم بۆ لای من سێ چوار مامۆستا هاتم بۆ ئێمە ئەو خاڵەت باسێکە ئێمە پابەندی بۆ کۆمەڵە گەڕێنمایی کە لە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنجران بۆمان هاتووە سەبارەت بۆ پرۆژانی کە حاڵیان ئاوایە ئەبێ کۆمپانیا بێ داواکاریێک مامداتی بڵێ کاکە من واز لە پرۆژە دێنم ئیسباری ناتوانانی بکەی بۆ ئێمە زانیتمان بەڕێز پارێزگاری هەولێر بە سوپاسەوە کاک نەوزاد هاتی کەوا تەسهیلاتیشی پێشکەش کردێ بەرامبەر بە بەم مقاولە بەڵام مقاولەکە نەهاتە سەرخەت بۆیە پێویستە داوا ئەوەی جنابەتکردنەوەی عملی لێ بکەن ئەوەی جنابەت باز دەکەی ئەوەی جنابەت باز دەکەی من لەگە کاک نەوزادی لە ڕێ برادوو ساڵم کرد ناردەم یەک لە ئوستازەکانی بەڕێستان دکتۆر باوتم کاکە پەیوەندی پێوە بکە ئەو تەسهیلاتی باسی کە گازە خودی نەورۆزخان لامان وەستا بوو بەسپاسەوە ئێمە جناوی مامۆستایانی شدید وتم کاکە ئەو تەسهیلاتی کە جنابی کاک نەوزادویتی گاز دەکەم بۆ بێنە بڵێ کە گازی باس کرد بوو گوتی گازمان دەداتێ وتم گازەکە ئەگەر بێپارە داتێ من شەرتم لەسەر کۆمپانیا دێنم بە کۆمەڵک ئامێرەوە دێنم لێرە ئینسان زۆر بەڕێزە ئەمن ئەومان کە دەشەلم پێم کە تەناو قۆرتێ لێرە ناتوانم ڕاوەسم ئەدا نیشتیمە ڕاوەسان پێ ناکری پێم دەشەری ئەسەوە یەکمان گزەمعات دەزان نەمتوانین ڕاوەسم دانیشت تخوا ئەمن چوومە لای جەنابی محافزی ڕێزی هێرە بوومان گوتم ئەوە قرية جديدة في ثوبها القديم وتي والله في ثوبها الممزق ايدي كاتشكم فريامان كوا فريامان كوا اما اوارين ولا ما قوما فريامان كل والله يعني براسي بيزار وين كاكا دون في السكام توك دكتور حجوج بعد السيب عفوا اسما اگر اما تنها اقساني زاران هیچ نوع ما تاسجل نبوا محمد دوباره اوشان رزان بالا بازني شي بوج نسورينوا يعني اسا برين اصلا الاساس بروجكت بقرف في شباتيا تزانين او بين صاله بس دبي حفص سنت حفص صاله يعني معقوله هالاقسان برين باش او يعني غلط سرسرينيا اسا ناكر دس بيدس سرسري ما كمان بسالك جنابتي كده زمن مش وين بسالك جناب بريارتان داوك اكثر ببريا استا حاليا اما بويا تشارسي شركتك اما باني قرينو دايري وقما لقى جناب وزير بابا او اشتباز دكينوا كتابك دكين بو انجمني وزيران بو حالتك استثناء بو او قري جناب كان بكري بو تشارسري شركه بكري هل هذا شكو اخرى جناب وزير وانو سيوا استثناء ابو شي بو او بتواني او بروجي كومباني ورغرينوا دول لو كتابي كدرسوا او رين ماي كتب بدل لو رين ماي كدرسوا تاكسي رمضان لتاخك دنيا هولي ريبو برزقريكا كادن اني برجاف امد نافا افي مها رمضان دا امي هول بدن بچن باجار دنيا الكردستاني برزقريكن وانا بحث بكن دياردين كو دخوازن بينن برجاف اجبارا پیشکش بكن تاكسي رمضان دا خواز بكن امي سردانا كولان و تاخر و بكن لقل ما بمينن هرشاد